بو عقليتي كتيدا جياني كرانا نبا نسر لخواي بزياد بيو سپاس رب العالمين ديو لسرتا كوتايدا كتوانيت مان وگنزيشي كورت وگنزيشي هوشيار كروا وگنزيشي هوشيار وهوشدار دوو بەرهەمی زمانی کوردی پێشکەش بە پێشانگەی نێودەوڵەتی کتێب بکەین لە شاری هەولێری خۆشەویست. ئەو پێشانگای ئەو ساڵە جۆش و خرۆشێکی جیاوازی پێوە دیارە لە پار ساڵ و پێرار ساڵ من خۆم هەردوو ساڵ و سێ ساڵ و چوار ساڵ هەموو ساڵی هەردەی بینم، بەڵام ئەو ساڵە حماسەتێکی جیاوازی پێوە دیارە و الحەمدوللا خەڵکەکی خوێنەری زیاتری تێدا دیارە وەک ڕێژە و لە هەمووش گرنگتر بەرهەمی نوێی کوردی زیاتر تێدایە و لە هەمووش گرنگتر خوێنەری کتێبەکان الحەمدوللا دووبار دەڵێم زیاتر زمانی کوردی و زیاتر ئاینیشە. يعني خلقك دقرته سربها أساسي كانوا بنسيني كاني عين إسلام أول ما يدل خوش الحمد لله وأخوينا رانش كدين براستي دبي يارمتي در بدرين لروي مادي وك حكومات وك وزارة روشنبيري هم كتاب خانيك بس كردنا ونية توبي قردليك ببري خلقك آشنا كتابك زواني دا صلاة دار لوي بلكاكا هر كسك سطا مثلا بيست لهر كتابك هر كسك ديك الرئيس سطا بيست وك حكومات إما يارمتي خوينا ركان دي يعني خوش او فريشي اخلاقي تدا بردست بكري كخلقك بتواني تدا بلي والله او باري كان نمتواني بكرم بس اسري كساياتك لكساياتك كان كبونه ماي همانجي لا سودمندي برو تاج كوملقا تدا باش داربن ذا من رزقك من رب العالمين مسؤول كان مان او كساني كذا صلاه دار بيننا وكسي خوينا يارمتي دري كسي بوزه بدان يعني انساني جنز بدان انساني نوسر بدان خلقانك تدا برو دري نايم نايبلي يعني زليل بو ولا برو كتابه كانش اللي ناكري يعني بو نوسر بقاته واستي او تساوي لو بيتن 2 دينار بيدا كايانا والله برو دولتي تركيا ودولتك كان زور درنالهم او نوسر مليونير يعني هذا هو برا مكاني وبيت مليونير بلا ميرا جرينج شوي بينادري بس او تكابره تمشى كاتن بجيو جانش في بيدا بكري براسي ام بيمنا خوشا الي خوين والي خوينر والي كتاب بقاته استك تساوي لدستي خلق بيه كارثات غددا سپاس بۆ رب العالمين دڵی من گرنگ نییە من خۆم بۆ خوای گلایی کردوەوە الحەمدولله کە ئەو کاتەی نووسی مە دەزانم چۆنم نووسیوە چەند کات و تەمەنم لێ سەرف کردووە و ئەو کتێبێک کە دەیبینی ئەوە بەس لە کاتی سەحەر نووسراوەتەوە بۆ زانیاریت یعنی بەس کاتی پێشنوێژی بەیانی ئەو کاتێک کە خەڵک تێدا خەوتون من کارم لەسەر ئەوە کردووە بە ئاگایی خۆم ئەو خەڵکانە بە ئاگای بێنم کە خەوتون جا خەوتووی مادی بیان فیزیکی من خۆم بەرەمی خۆم دەزانم ئەوەش یەک لە بەرەمەکان ئەوە 6 ساڵ و نیوی تەمەنم تێدا سەرف کردووە 540 سەرچاوی تێدا بەکارهاتەوە بۆ معلوماتت يعني بحث و تێزی دکتۆرا ئەگەر 100 سەرچاوی تێدا بەکار بێت لەنەوە دکتۆرایە بەحسێکی زۆر عیملاقی کردیان بەڵام ئەوە لێ دەگەڕێم بۆ تەمەنێکی ژیانم کە عەرەب دەڵێ کتاب العالم ولده المخلد کتێبەکانی کەسی زاناگە خوای گەورە لێ قبولکە وەک منداڵێکی دەبی لە دوا ڕۆژی سوودی پێ بگەینی منیش توانیومە بە دوو بەرهەم هەتا ئەو کێساتە بە زمانی کوردی شیرین بە پێشەنگایەکی کوردی بۆ گەنجی کورد بۆ کوردستان بۆ ئەو کەسانی کە تینوی علم و معریفەتن ئاشنایان بکەم بەو عقلیەتی کە تێیدا ژیانی کەرانە نەبەنە سەر و چۆن بتوانن ژیانێک بەرەو عاقڵبوون و بەرەو ژیربوون بڕۆن تێیدا هەنگاو هەموو تاکێک کە پێویستی پێ بیخوێنێتەوە لە هەر ئاستێک بێ سوودی خۆی لە دەبینی منیش وەک ئەوەی کە قبولکەن بۆ ئێوەی بەڕێز هەردوو بەرەمم پێشکەشی بەڕێزتان دەکەم کەەوە لێرە نووسیمە هیوادارم ئەو دیارێ بچووکەم لێ قبولکەن لە گەورەی خۆتان.